داواکان دەکەم کە زۆر گرنگی بە منداڵەکانیان بدەن خاستن لەم ڕۆژەدا چونکە ئەمڕۆ هەست بکەن کە ئەوانیش یەکێکی لە کۆمەڵگادا لەم ڕۆژەدا ئێستام لە کوردستاندا زۆر دایک و باوک هۆشیارترن وەکو بڵێم لە پێشتر چونکە لە منداڵیڕا لە بچووکی ڕادیانێرن بۆ داهێنگەکان ئەم داهێنگانە زۆر مهمە. پێم باشە مەسەلەن خەڵکان لەو زۆر وشیار بن بتوانن منداڵەکانیان بە شێوەیەکی باش پەروەردە بکەن دوور لە کێشەی کۆمەڵایەتی بێت دوور لە کێشە و دەرەوەی با بڵێن ئەمنیەت بێتن دوور لە واژەواژی دەرەوە بێتن بەڕای من منداڵ پاکە پێویستە باشترین ڕێنمایی بۆ منداڵدانێک بۆی لە داهاتوو کەسی سەرکەوتوو لێ دەرچێتن بێجگە لەوەش ئەتوانین مەسەلەن ئەو هەستەی ئەو خۆشەی منداڵ حەزی پێیەتی لە تەمەنێکی بچووک بۆ دیاری بکەیت تاکو ئەو تەمەنێکە خۆی حەز پێیەتی بگاتە ئەو ئاستێکە دەیەوێت لە خوێندن بێتن یان لە پەروەردەی بێتن. ئێستا کە دەبینین مافی منداڵ زۆر باشترە لە جاران ئێستاکە سەتا هەشتا سەتانەوەهەتی مافەکانی دابین کڕایە بەڵام سەتادەی ماوە ئەویش ئەو سەتادەیە دەبینین زۆر جار منداڵ لە ترایفلایتەکان دەبینین کە ئاو دەفرۆشی کە ئەشیاتی دەفرۆشی سیارێک لە دوورەوە دەدا و هیوادارم حکوومەت ئەم بابەتە بەجددی وەربگری ڕێگە سنتەرێک یان کۆمەڵگایەکی بکاتەوە بۆ ئەو منداڵانە. بەڕای من لەو کوردستانەی بە تایبەت لە مەکتەبەکان هیچ لە ڕێز لە منداڵەکان ناگیرێتن لە مارە دایک و باب ئاگان لە منداڵی نییە وازی خۆیان نادەنێ سەریان لە ئینتەرنێتیە ئاگای لە منداڵی نییە ئەو منداڵی ئەو زەمانە ئێستا کەس ئاگای لە دەرسی خۆی نەما.